لە قەزای ماوەت لە ناوچەی شارباژێر لە نێوباخی هاوڵاتیەک شوێنەوارێکی مێژووی دۆزرایەوە کە مێژوەکەی بۆ ساڵی 1664 زاینی دەگەڕێتەوە. شوێنەوارە مێژوویەکە بەردێکە کە بە ڕەنووسی فارسی لەسەری نووسراوە و دەوترێت مێژوەکەی بۆ سەردەمی حکومڕانی ئەسکەندەر پاشا کوڕی ئیسماعیل خان فەرمانڕەوای بانە و ماوەت دەگەڕێتەوە. ئەو نووسینە سەردەمی ئەسکەندەر پاشایە کوڕی خان ئیسماعیل خان بووە کە دەسەڵاتیان لە بانە و ماوەتا هەبووە و ماوەی 4 ساڵ دەسەڵاتیان هەبووە. ئەو کاتێک کە دەسەڵاتیان هەبووە دوایەوە بابانیەکانی دیسان جارێک کە دەسەڵاتیان هەبووە ویستوانە ئەم سنووری ئەم ناوە فراوان کەن سنووری قەڵەمڕەوی خۆیان بۆیە دوای 4 ساڵ توانیوانە ئەو دەسەڵاتیان لێ بستێنەوە. نووسراوی سەر بەردەکە ڕوو نییە و پێویستی بەڕاوەی شوێنەوارناسانە. تیمێکی شوێنەواری سلێمانی کە خۆشیان ئامادەی هەڵدانەوەی شوێنەوارەکە بوون دەڵێن کار لەسەر شوێنەوارەکە دەکەن و هەوڵ دەدەن ڕاوەی نووسینەکە و مێژوەکەی بەوردی بکەن و بۆ ڕای گشتی ئاشکرای بکەن. ئێمە نووسینمان هەیە لەسەر گۆڕەکانەمانە هەر چۆن کە لە ئێستادا ئیشەکرێت لەسەر کێلی گۆڕێک لە زمانی زووشا هەمان بووە بەم لە بە بەرد بە پیاکێشان کراوە هەریشمان بوو هەر بە ئاسای بۆ ئامیرانی کەمڕۆ بەکارێنێت بە ئامیری ئاسنی بووە هەڵکۆڵراوە نووسینەکە لەسەری. بەڵام ئەمە هێستا ئیشمان لەسەر نەکردووە لە تازەیە تەنهاوەی کە لە قۆناغی داهاتوە کە پاکمان کردەوە ئەو کاتە شێوازی نووسینەکە بە شێوازێک هەڵکۆڵراوە ئایا بە پیاکێشان بووە ئەو کاتە بڵاوەکەینەوە. قایمقامی قەزای ماوە دەڵێت ناوچەی شارباژێر خاوەن مێژوویەکی دێرون و کلتوریە هەوڵی تەواو دەدەن سەرجەم ئەو شوێنەوارانە بدۆزنەوە و کار لەسەر هەڵدانەوەی بکەن بە باشی دەزانن ئەم شوێنەوارەش هەر لە شوێنی خۆیدا بمێنێتەوە و بکرێت بە ڕەمزێک بۆ ناوچەکە. ئەم بەڵگەی کامڕۆ دۆزراوە دۆزیمانەوانەیە و کۆمەڵی بەڵگەی ترکە لە شارباژێڕ هەیە هەموو ئەوانە ئاماژەن کە شارباژێر لە ڕووی قیمەتی تاریخیەوە لە ڕووی سەرەتای پەیدابوونی ژیان لەم ناوچەوانێ قیمەتی خۆی هەیە. بەڵام ئەمانش بەڕاستی پێویستی بە توێژینەوەی زیاترە پێویستی بە پسپۆر و شارەزا هەیە کەەوە هەوڵەکانیان لەم سنوورە گرنگە مێژویە بخەنە کار بۆەوەی کە ئێمە هەموو بەڵگانەی کە لە سنوورەکەمان هەن ئەو شوێنە مێژویانە بدۆزرێنەوەن و ئیشی لەسەرکرێت. لە پاڵ ئەم نووسراوە مێژویە و لە کاتی هەڵدانەوەیدا پارچەی شکاوی گۆزەش بینرا بەڕێوەبەراتی شوێنەواری سلێمانی بە باشی دەزانێت کنە و پشکنین بۆ شوێنەکە بکرێت بەو پێی پێدەچێت ناوچەکە یەکێک بێت لە شوێنە ئاسەواریەکان و دەبێت بە وریاییەوە مامەڵەی لەگەڵدا بکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، قەزای ماوەت.